سڵاو بەڕێزانم کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. ماوەیە کە هاتنی شاندا دیپلۆماسی و سەربازەکان بۆ هەرێمی کوردستان ڕووی لە زیادبوونە بە شێوەیەکی ئێستا پێگەی جوگرافی هەرێم لە ناوەندە ئیقلیمی و هەرێمیەکان بە شێوەیەکی زۆر جیاوازتر ڕووی لە فراوانبوون کردووە. ئەمەش پێچەوانی هەموو ئەو دەنگوایانە بوو کاپیان وابوو لە دوای ڕیفراندۆمی سەربەخۆیی جۆرێک لە جۆرەکان پەیوەندیەکانی سەرکردایەتی کورد بەرتەسبوونەی بەخۆوە بینیوە. ئێستا پێگەی هەرێم لەم ناوەندانە تەنها لە چوارچێوەی ڕاوێژدانە ماوەتە، بەڵکو هەرێمی کوردستان پێگە جوگرافیەکەی وەک سەقامگیریەکی سیاسی لە ناوچەکەدا سیر دەکرێت. بۆ ئەمەش ئێمە بینیمان لە ماوەی ڕابردوو چەندین شاندی گەورەی وڵاتان لە وەزی بەرگری تەنانەت لە سەرۆکی فەڕەنسا تەشریفیان هێنایە هەولێر و لەگەڵ بەرپرسانی باڵای هەرێمی کوردستاندا کۆبوونەوە. ئەوەی کە پەیوەندیارە بە سەرکردایەتی سیاسی کورد دەبێت ڕووی ئەو بەرنامەکە چی بێت بۆ برەودارمان پەیوەندیانە، چۆن دەتوانین وە بەرهێنان لە پەیوەندیانە بکەین بە ئاراستەیەکی باشتر لەوەی کە تا ئێستا کراوە. حتمما بۆ هەموو بابەتێک هەمیشە بابەتی یەکریزی ناوخۆ دەهێنێتەوە. ئایا یەکریزی ناوخۆ یەکگەڵۆستی لایەنە کوردیەکان لە ناوخۆی هەرێمی کوردستان هیچ پەیوەندێکی بەم بابەتەوە هەیە؟ ئەمە دەتوانێت ڕاوڕەوەی ئەم پەیوەندیانە باتە ئاستێکی باشتر لەوەی کە ئێستاە. هەموو ئەمانە دەکەمەتەوەیەک و وەڵامی زیاتر لە میوانەکەم بەڕێز کاک هۆشیار سیروەیلی ئەندامی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان. سپاس بۆم دەرفەتە کاک هۆشیار. زۆر سپاس بۆیە. ئەگەر پرسیارەکە لە فەرمەعامەکەیە بەو شێوەیە بیکەم، ماوەیەکە هاتنی نیشاندا سەربازی و دیپلۆماسیەکان هاوشانی نیشانەکانی دیکە بۆ هەرێم بە شێوەیەکی بەفران ڕووی لە زیادبوون کردووە. هۆکارێک هەیە بۆ ئەمە نهێنی ئەمە لە چیدایە ئەگەر خوێندنەوەی خۆتن پێ بڵێ بۆ بابەتە؟ سڵاو بۆیەوە، سڵاو بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویست. بێگومان پەیوەندیەکانی پەیوەندیە نێودەوڵەتیەکان بە تایبەتی و سیاست بە شێوەیەکی گشتی لە بینی وڵاتانە لەسەر بنەمای بەرژەوەندیدا دەمەزرێت. کاتێک کە بەرژەوەندی هاوبەش لە بینی نێوان دوو دەوڵەت یان نێوان چەندین دەوڵەتە دروست دەبێت، ئەو پەیوەندیانش دروست دەبێت، واتە پەیوەندیەکان بە شێوەیەکی گشتی خزمەتی بەرژەوەندیەکانەکەن. ئەمە بۆ ئێمەش ڕاستە ئێمە دەوڵەتی خاوەن سەروەری نین بە پێناسەی یاسای نێودەوڵەتی، بەڵام دیسانەوە کیانێکین پەیوەندی خۆمان هەیە و پەیوەندی فراوانیشمان هەیە. توانم بڵێم هەندێک جار پەیوەندیەکانمان لە هەندێک دەوڵەت فراوانتر و چرترە و لەگەڵ زۆربەی هەر زۆری دەوڵەتانی دنیا هەرێمی کوردستان پەیوەندی هەیە و بە تایبەتیش دەوڵەتان کە پێیان دەوترێت ئەندامانی هەمیشەی ئەنجومەنی ئاسایش، ئەو پێنج ئەندامە کە لە ئەنجومەنی ئاسایش خاوەنی ڤیتۆن لە بڕیاری نەتەوە یەکگرتووەکان. بەرژەوەندیەکانمان ئەگەر ئێمە وەکو هەرێمی کوردستان و بە تایبەتیش پارتی دموکراتی کوردستان کە بە شێوەیەکی سەرێکی هەر لە کۆنەوە پەیوەندیەکان لە ڕێگەی پارتیەوە ئەنجام دراون، بە تایبەتی ئەو کاتی کە پارتی سەرکردایەتی گەورەترین شۆڕشی کردووە کە شۆڕشی ئەیلول بووە و پێشتریش کاتێک کە بارزانی نەمر سەرکردایەتی شۆڕشەکانی بارزانی کردو، دواتر چۆتە مەهاباد و بەشدار بووە لە دامەزرانی کۆماری کوردستان لە مەهاباد، دواتر بارزانی چۆتە یەکێتی سۆڤێتی جاران و تەنانەت سکرتێری حیزبی شیوعی و سەرۆکی یەکێتی سۆڤێتی و کاتەی بینیوە کە خرۆشۆڤ بووە. ئەمانە هەمووی پەیوەندین، ئەمانە هەموو پەیوەندی نێودەوڵەتین، پەیوەندی نێوان ئەو کاتی بازاری نەمر لەگەڵ لایەنێکی دەرەکی. ئەم پەیوەندیانە بێگومان بەردەوام بوون. کاتێکیش کە حیزبی تر هاتنە کای سیاسی لە کوردستان و هەرێمی کوردستان، دواتر دیسانەوە پارتی هەر ڕۆڵێکی سەرێکی بینیوە. بەرژەوەندیەکانی ئێمە لەگەڵ دنیای دەرەوە ئەتوانم لێرە باسی سێ-چوارێکیان بکەین. بەڕاستی ئەو بەرژەوەندیانە وایان کردووە کە پەیوەندیەکانی ئێمە لەگەڵ ئەو دەوڵەتانە بەردەوام بێ. یەک بە تایبەتی ئێستا مەسەلەی ئیرهاب و مەسەلەی تێرۆریزم و مەسەلەی توندوتیژی سیاسی و ئاینی، ئەمە هیچێکە کە ئێمە هەمیشە بەشێک نەبووین لە تێرۆریزم، تەنانەت لە گەرمەی شۆڕشی ئەیلولە کە ڕژێمە یەک لە دوایەکەکان ئەو پەڕی دڕدایەتیان بەرامبەر بە کورد بەکارهێناوە، پارتی بە شۆڕشی کورد و سەرکردایەتی سیاسی و کاتی کورد پنای نەبەرەوەتە بەر ئیرهاب و تێرۆریزم. ئەمە بەردەوامە، ئەمە گۆڕاوە، پەرەی سندووە بەو شێوەیە کە ئێستا ئێمە بەشێکین لە هاوپەیمانەتی نێودەوڵەتی دژی تێرۆریزم و دژی داعش بە شێوەیەکی تایبەتی. دەوڵەتان بەرژەوەندیان لەو دژایەتیا هەیە. داعش دژی ئاشتی جیهانیە،
داعش هەڕەشە لە سەقامگیری سیاسی و ئەمنی جیهانەکات بە هەمان شێوە هەڕەشەش لە سەقامگیری ئەمنی و سیاسی ئێمە ئەکات واتە ئێمە بەرژەوەندەکەمان لە مەسەلەی بەرەنگاربوونەوەی داعش و تێرۆریزم بە شێوەیەکی گشتی بەرژەوەندێکی هاوبەشە ئەم وای کردووە کە پەیوەندەکانمان زیاتر باشە کاک وەشیار ئەگەر بۆ نمونە ئەگەر حتمما بەپێی ڕۆژ بەپێی سیاسەتی ڕۆژ بەپێی بارودۆخەکان ڕەنگە حەجمی پەیوەندیەکان دوور و نزیک گۆڕانکاری بەسەرا بێت دەتوانین بڵێن یعنی بناغەی ئەم پەیوەندیانەی کە حکوومەتی هەرێم وە پارتی لەگەڵ دنیای دەرەوەدا هەیەی بە ڕۆیشتنی داعش و نەمانی پەیوەندیەکان جۆرە لە جۆرەکان سار دەبێتەوە کاڵ دەبێتەوە یاخود استراتیژەکە بە شێوەیەکدا ڕێژراوە کە بۆ دە ئەوەشە بەردەوام دەبێت. باسی بەرژەوەندی هاوبەشەکانم کرد مەسەلەی دژایەتی داعش و تێرۆریزم بە شێوەیەکی گشتی یەکێکە لە بەرژەوەندی هاوبەشەکان حتمما ئێمە بەرژەوەندی ئابووریمان هەیە یاخود دنیای دەرەوە بەرژەوەندی ئابووری لەگەڵ ئێمە هەیە چونکە هەرێمی کوردستان دێتێکی زۆری نەوت و غازی هەیە ئەمەوە ئەکاکە بەشێکی زۆری دەوڵەتان حەز بکەن پەیوەندی لەگەڵ ئێمە دروستکەن ئەو پەیوەندیانش بەردەوام بێ خاڵی تر کە زۆر گرنگە ئێمە بەهای هاوبەشمان هەیە لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی کۆمەلگای دیموکراتی خواست کۆمەلگای ئاشتی خواست کە دیموکراسیە بۆ نمونە ڕێزگرتنە لە مافی پێکاتەکانی تری ناو کۆمەلگای ئێمە پێکاتە ئاینیەکان پێکاتە نەتەوەیەکان و تا ڕادەیەکی زۆری ژوانم بڵێم مافی ئافرەت ڕێزگرتن لە مافی ئافرەت و چەسپاندنی ڕۆلی ئافرەت لە ناو کۆمەلگای کوردستان و هەرێمی کوردستان دیسانەوە ئێستا ڕەنگە بەرژەوەندێکی تی هاوبەشی هات بێتە پێشەوە مەسەلەی ژینگە ینی بە شێوەیەکی گشتی کە بەتایبەتی ئێستا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا گرنگ زۆری پێدات ئەم مەسەلەیەکی بەرژەوندێکی تر کە ئەتوانم دیسانەوە من بڵم گرنگە مەسەلەی پێگەی ژیۆپۆلیتیکی هەرێمی کوردستان هەرێمی کوردستان دراوسەی چەند دەوڵەتە کە بەردەوام کێشیان هەیە بەردەوام مەشاکلیان هەیە دەوڵەتی لەبەرەوە پێگە جیۆپۆلیتیەکەش دیسانەوە گرنگی تایبەتی خۆی هەیە حەجم و پێگەی جوگرافی هەرێم لە ئاستێکدایە لە حەجبێکدایە کە جێت موحی وڵاتان بێت و ئەو بەرژەوەندیانی کە پۆلێن دەکرد بۆ چەند جۆرێک هەرێم یعنی لە کام جۆران باشترە بچێتە پێشەوە لە کامان کاتە استراتیژی بەرنامەی کارکردنی خۆی لەگەڵ وڵاتانی دیکەدا کامان بەلای تۆ زیاتر گرنگە با من باسی ئێستا باسی ئەوە ئەکەم باشە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی گشتی بۆ کۆمەلگای نێودەوڵەتی گرنگە ئەو بە شێوەیەکی تایبەتی بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا مهمە بۆ چین مهمە بۆ رووسیا مهمە عێراق وڵاتێکی گرنگی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ینی بەبێ سەقامگیری لە عێراقا سەقامگیری سیاسی و ئەمنی زۆر زەحمەتە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بتوانین سەقامگیری ئەمنی سیاسی دروستکەین بەڵام سەقامگیری ئەمنی و سیاسی لە عێراق بەبێ هەرێمێکی سەقامگیری کوردستانی دروست نابێت پێویستە هەرێمی کوردستان سەقامگیر بێت پێویستە هەرێمی کوردستان پێشکەوتوو بێت چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی ئابووری و لە ڕووی ئەمنی ئەمە دیسانەوە وای کردووە کە دەوڵەتانی دەرەوە گرنگی بە هەرێمی کوردستان بدەن چونکە تا ئێستاش هەرێمی کوردستان یا کوردستان لە چوارچێوەی عێراقدایە دەوڵەتان هێشتا ئەو سیاسەتیان نییە کە پشتگیری و هاوکاری ئەمە بکەین بۆی دەوڵەتێکی سەربەخۆ دروستکەین و ڕێفراندۆمی ساڵی 2017 ئەوەی دەرخست بەڵام لەگەڵ ئەوەدان هەرێمی کوردستان هەرێمێکی پێشکەوتوو بێت هەرێمێکی سەقامگیر بێت هەرێمێک بێت لە ڕووی ئابووریەوە پێش بکەوێت ئەمە وەکو خۆی کە بەرژەوەندیان لەگەڵ ئێمەدا هەیە و ئەمەش دیسانەوە دەبێتە هۆی سەقامگیری سیاسی و ئەمنی و ئابووری لە عێراق و وەکوتم کاریگەری لەسەر ڕۆژهەڵاتی کەواتە کاگوە شێبا پرسیارەکە ئەوە بکەم ئەو مامەڵەی کە لەگەڵ جوگرافیای هەرێم دەکرێت دەتوانین بڵین مامەڵێکی جیاواز لە تەواوی ئەو مامەڵەی کە وڵاتانی ئەوروپا لەگەڵ هەرێمەکانی دیکەی جیهاندا دەیکەن جۆرەێک لە تایبەتمەندی بێرە دراوە زۆر تایبەتە هەرێمی کوردستان جارێ یەکەم کورد بە شێویشی گشتی لە ساڵ 1990 کە ئەزانی لە چوارچێوە و لە ڕێگەی بڕیاری 688 بۆ کارێکتەرێکی نێودەوڵەتی ئەمە یەکەم جارە کۆمەلگای نێودەوڵەتی بەو شێوەیە تامن لە ڕووی سیاسەکە پێدەوتێت دەستێوەردان بەڵام تەمان ئێمە ئەڵێن دەستێوەردانێکی پۆزتیڤانە دەستێوەردانێکی ئیجابی لە کاروباری عێراق لە کاروباری دەوڵەتێکی سەربەخۆ یەکەم جار دراوە بە تایبەتیش کە بە بڕیاری 688 نەتەوەی گرتوەکان ئەوە کراوە لەبەرەوە لەو کاتەشەوە هەرێمی کوردستان پێگەی خۆی هەبووە پێگەی خۆی پاراستەوە و دوای ئەوەش کە بۆ کیانێکی دەستوری بێگومان لە ساڵی 2005 بەدواوە لەبەرەوە
من نابینم ئەو هەرێمانین تر کە ئێمە ئەزانین و ئێمە تا ڕادێک پەیوەندیمان هەیە لە چوارچێوە دەوڵەتەکانی تر ئەم شێوە پەیوەندی کە دەوڵەتانی دەرەوە بە تایبەتی ئەو 5 دەوڵەتە زلهێزە یاخود ئەندامە ئەنجومەنی ئاسایش ئەو جۆرە پەیوەندیانە لەگەڵ هەرێمەکانی تر نیە لەگەڵ هەرێمی دەوڵەتەکانی تر نیە لەبەرەوە تایبەتمەندێتێکی تایبەتی هەیە بۆ هەرێمی کوردستان و ئەو خاڵانی کە باسم کرد بێگومان کارێکی وای کردووە کە دەوڵەتان گرنگی زیاتر بە هەرێمی کوردستان بدەن. کاگۆشار توانیمانە بە هێندەی ئەو گرنگەی کە وڵاتانی ئەوروپا بۆ هەرێمی کوردستان هەیەە سوود لە جۆری پەیوەندەکە وەربگرین توانیمانە پەرەپێدانی تێدا بکەین یعنی بە سوود و قازانجی ئابووری و سیاسی و کولتوری ژینگەی ئێمە شکاوەتەوە. ئەمە پرسیارێکی زۆر گرنگە ڕەنگە بۆ چوونی جیاواز هەبێ ڕەنگە پێویستی بەوە بێ ئینسان زیاتر بەڕاستی لەسەر ئەم مەسەلێ بدوێت. ئێمە پێشکەوتوین یعنی ئەگەر بەراوردی خۆمان بکەین لەگەڵ ساڵی 1991 و تەنانەت ئەگەر بەراوردی خۆمان بکەین لەسەر لەگەڵ ئەو دۆخەی کە ساڵی 2023 تێیدا بوون هەرێمی کوردستان زۆر ڕوون و ئاشکرایە کە پێشکەوتووە بە تایبەتی و پێشکەوتنش کەسانێک ئەیبینن بە تایبەتی کە لە دەرەوە دێن کەسانی بیانی و کەسانی ئەجنەبی کە دێن هەرێمی کوردستان و بەراورد دەکەن لەگەڵ بەشەکانی تری عراق بێگومان دەزانن هەرێمی کوردستان پێشکەوتنی باشی بەخۆوە بینەوە بەڵام ئەمە مانایەوە نیە دەرفەتیشمانە دەست نەداوە لە هەندێک جار دەرفەتیشمان بۆ هاوتە پێش ئەمان توانی باشتر ستوو دەو دەرفەتانە وەربگرین و هەرێمی کوردستان باشتر پێش بخین. لە هەمووی گرنگتر بۆ ئێمە کە دنیای دەرەوە گرنگی پێدا مەسەلەی یەکێتی ناوخۆمانە یەکێتی و تەبایی وڵا کاگوشارەوە پرسیارێکی گرنگە بۆ من مەبەستم بوو کەواتە یەکڕێزی ناوخۆ پەیوەندی نێوان لایەنەکان ئیدارەداری ئەم پەیوەندیانە لەژێر سەقفێکدا تا چەند گرنگە بۆ بەرە پێشبردنی پەیوەندیانە و گۆڕینی ڕووی ئەوان بەرامبەر بە ئێمە. زۆر گرنگە زۆر گرنگە و زۆریش تاکید لەوە ئەکەنەوە ینی ئێمە مەسەلەی یەکێتی و تەبایی بە ڕەنگە ئەویش دیساوەلێکدانەوەی جیاوازی بۆ بکرێت ڕەنگە هەندێک کەس وا تێ بگەن کە ئێستا لە حاڵەتی ئێستا پارتی یەکێتی ڕێ بکەون و هەموو شتەکان لە نێوان خۆیانە بەش بکەن و تر کێشە نامێنێ ئەوە بەڕاستی ئەتوانم بڵێم ئەو تەباییە نییە کە دنیای دەرەوە ئەوێت دەوڵەتانی دەرەوە ئەیانوێت یەکێتی و تەبایی من ئەوەی کە ئەمەیە باسی بکەم ڕێزگرتنە لە دەستگا حکومڕانیەکانی خۆمان بە پێی یاسا کار بکەین یاسا چی بۆ داناوی بەو شێوەی ئیش بکەین و ئەو دەستگایانی کە هەمانە ئەو مؤسساتانی کە هەمانە وەکو هەرێمی کوردستان ڕێزیان لێ بگرین لە هەمووی گرنگتر مەسەلەی پێشمەرگەیە مەسەلەی یەکێتی و تەبایی هێزەکانی پێشمەرگەی یەکگرتنەوە یاخود هەندێک کەزەڕێی یەکگرتنی ئەو هێزانەیە کە ئێستا بە ناوی هێزی هەفتا و هەشتا ناسراون لە ژێر چەتری وەزارەتی پێشمەرگە ئەمە زۆر گرنگە بەنسبەت بۆ دنیای دەرەوە چونکە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر بەرەنگاربوونەوەی تێرۆریزم هەیە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر بەرەنگاربوونەوەی داعش هەیە تۆ ئەگەر هێزێکی تۆکمە و پرچەک و مەشق پێکراوی و پرۆفێشنەڵت هەبێ جیاوازە ئەتوانێت ئەرکەکەی بە باشی باشتر بێگومان ئێستا هێزی پێشمەرگە ئەرکی خۆی جێبەجێ ئەکات و بەرگری لە هەرێمی کوردستانەکە بەڵام ئەگەر یەک بگرین ئەگەر مەشقێکی زیاترمان هەبێ ئەگەر چەکی زیاترمان هەبێ بێگومان دەتوانین باشتر ئاستێکی باڵاترە بەرگری لە هەرێمی کوردستان و بەرگری لە بەرژەوەندیەکانی ئەو وڵاتانش بکەین کە باسم کرد. کاگۆشا ئەگەر بەڕاشکاوانە پێم بڵێ ئەو مامەڵەی کە لە بینی هێزە سەرەکیەکانی هەرێم ڕوو دەدات بە تایبەتی پارتی وێکێتی مامەڵەیە کە خزمەت قەزەیە بکات بۆ نمونە ئەوەی تا ئێستا کراوە توانیمانە نەتیجەیەکی باشەوە لێ دەربچین و دەبێت چی بکرێ ینی ڕێگا دروستی باشەکە کامەیە بۆ ئەم بابەتە ینی ئێمە ئەبێت دیسانەوە بەڕێم ئەوە ڕێز لە مؤسساتی خۆمان بگرین بۆ نمونە پەرلەمان وچەکە لە مؤسساتی گەورەی ئەم هەرێمە کاتێکە پەرلەمان یاسا دەردەکات دەبێت پەرلەمان مەرجع بێت دەبێت یاسا مەرجع بێت دەبێت هەموو لای پابەندین پێوەی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو حکوومەت گەورەترین مؤسسەی تەنفیزی یا جێبەجێکردنی ئێمەیە کاتێک کە حکوومەت بڕیارێکەدا دەبێت ئەم بڕیارە لە زاخۆ لە پێنجون جێبەجێ بکری وەکو یەک ناکری بڕیارەکە بە شێوەیەکی ئینتیقائی جێبەجێکرێت ئەو کاتە ئەوە دنیای دەرەوە دەوڵەتانی دەرەوە بە شاویشتر ئەڕوان ئێمە کاتێک کە حکوومەت لە هەورێ بڕیارێک دەرەکا بەڵام لە پێنجون یا لە شوێن سلێمانی یا لە شوێن نیشتریا لە زاخۆ بۆ نمونە بڕین وەکو پێویست جێبەجێ ناکرێت ئەمە بێگومان کاریگەری لەسەر ئەدای حکوومەت هەیە وەکو حکوومەت و هەمان لە هەما کاتە کاریگەری لەسەر نێو ناوبانگی هەرێمی کوردستانیش ئەوان ئاگاداری ئەم وردەکاریان کاگۆشار
ینی بڕواناکەی چەندە ئاگادارن زۆر بەڵاو پرسیارە بۆ من حەزەکەم ئەگەر ڕوونکردن زۆر بەوردی ئاگادارن زۆر بەوردی ئاگادار هەندێک جار هەندێک شت ئەڵێن ڕەنگە هەندێک لە خۆشمان لەوانەی کە لە بواری ئیشکردنا و حکوومەت و سیاست تا ئیژەکەی ڕەنگە کەمتر بیزانین چونکە ئەوانە متابعی ڕۆژانیان هەیە و زۆر شوێنی ژەچن ینی چونکە ئازادن هەرێمی کوردستان هەرێمێکی ئازادە ڕێگری نییە بۆ کەس بۆ مەسەلی هاتوچۆ پەیوەندیکردنیان بە خەڵقی ترەوە لەبەرەوە زانیاریان هەیە و بەردەوامیش بێگومان وەکو بەشێک لە ئیش و پیشەی خۆیان ڕاپەر بەرزەکەنەوە بۆ حکوومەتەکانی خۆیان لەبەرەوە زۆر جار بازەکەن و زۆر گرنگیشی پێدەن کە ئەبێت ئەو یەکێتی و تەباییە یاخود ئەو منافەسە شەریفانەی کە وڵاتانی تر و لە دنیای دیموکراسیا هەیە لە هەرێمی کوردستانیش زیاتر بری پێ بدێت ئێمە ناڵم خراپیت ناڵین گەشتوێنتە ئاستێک کە ڕەنگە نەتوانانی ئیداری وەزعەکە بکرێت بەڵام دەیانەوێت باشتر بێت و زیاتر گرنگی پێ بدەین و مەسەلەی پێکەوە ژیان مەسەلەی دیموکراسی زیاتر لە ناو کۆمەلگای ئێمە قوڵتر بکرێت حتمما ئیشی پەیوەندیەکانی دەرەوەی شەرم ئیشەی هەرم بابەتەیە بێگومان ئێمە دنیا هەرێمی کوردستان بە دنیای دەرەوە ئەناسین جا چ ئەو کەسانی کە دێنە هەرێمی کوردستان ئەو دیپلۆماتانی دێنە هەرێمی کوردستان یا کاتێک ئێمە خۆمان سەردانی دەرەوە ئەەکەین و لەگەڵ نوێنەری ئەحزاب ئەدامانی پەرلەمان یا خود ئەو ناوەندانی کە پێیان دەوترێت تینتانگ یا ناوەندی توێژینەوە لەگەڵ ئەوانە قساکەین ئێمە ڕووی گەشتی هەرێمی کوردستان ئەگەێنین یاخود پیشانی ئەوانە دێن بەڵام لە هەما کاتە دەبێت چاوەڕێ ڕخنە و ڕخنەگرتنیش بکەین و بە شێوەیەکی ڕێک و پێ گۆڵامی کاگۆشە ڕەنگە لە هەموو ئەمانە خراپتر ئەوە بێت کاتێک کە ئەم پەیوەندیانە لەگەڵ دنیای دەرەوەدا دەکرێت لەسەر ئاستی حیزبی بێت بۆ نمونە یان شخص و گروپ بەجیاجیانی ئەم پەیوەندیانە لەگەڵ دەرەوەدا بەستێ ئەمە خراپ ناشکێتەوە بۆ سیستمی ئەم پەیوەندیانە لە داهاتوودا ئەمە نەیکردەوەی کە پەیوەندەکانی ئێمە یان بۆ نمونە شاندی ئێمە بەرامبەر بە شاندەکانی دەرەوە بە لاواز دەربکەوێت و دەبێت چۆن ڕێک بخرێتەوە ئەمە نەمە بەنسبەت ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان ئێمە مەکتەبی سیاسی بەڕێز بۆی داری کردوین ینی بەڕێنمایی دەرەوە حیزبەکانی کەیە بەڕێنماییە بۆ ئێمە بەنسبە خۆمانەوە بۆی دیاریکردن کە لە چ مەجال و بوارێکە ئێمە وەکو پارتی و مەکتەبی پەیوەندیەکانی دەرەوە دەتوانین چالاکی بکەین بۆ نمونە ئێمە لەگەڵ ئەحزابی دەرەوە لەگەڵ ئەحزابی سیاسی دەرەوە پەیوەندیەکەین ئەحزابی ئەمریکی بێ ئەوروپی بێ خەڵقی تر بێت ئەمە تا ڕادێگیشی حکومەت نیە ئیشی حیزبە وەکو ئێمە و ئێمە بۆمان هەیە لەگەڵ ئەندامانی پەرلەمان بێگومان پەیوەندی بکەین و دانیشتیان لەگەڵا بکەین لە ناوەندەکانی وەکوتم تینتانک و هەندێک شوێن هەیە کە ناوەندی شوێنی توێژینەوە لێکۆڵینەوە پەیوەندیەکانی ئێمە وەکو پارتی لە خزمەتی پەیوەندەکانی حکومەتی هەرێمی کوردستاندایە و بە ڕاشکاویش پێماوتراوە لەلایەن مەکتەبی سیاسی و سەرکردایەتی خۆمانەوە کە هەر هەنگاوێک دەنین دەبێت لە چوارچێوەی بەرژەوەندی پەیوەندەکانی حکومەتی هەرێمی کوردستان کاگۆشاگە پرسیارەکە ڕوونتر بکەم کەواتە ئەو بەرنامە ڕوئیایی کە لە پەیوەندەکانی دەرەوەی پارتی هەیە جیاوازە لەو بەرنامە و استراتیژەی کە لە فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوەی حکومەت هەیە طبیعەتی پەیوەندیەکان ئەو شوێنانی کە ئێمە پەیوەندیان لەگەڵا دروست دەکەین تا ڕادێک جیاوازە بۆ نمونە ئێمە کە وەکو بۆمان دیاری کراوە ناتوانین پەیوەندی لەگەڵ حکوومەتەکانی دەرەوە بەستین ئێمە کاتێک کاچینە دەرەوە ناچین بۆ نمونە زۆر جار وەزیر یا وەزارەتەکانی حکوومەتێکی دیاری کراوە ببینین چونکەەوە تایبەتە بە حکوومەتی هەرێمی کوردستان و فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە بەڵام لەگەڵ ئەحزابدانیش بەڵام دوجار خزمەتە بە قازیەکە نەتیجە ئەوەی کە یکن خزمەتە بە حکوومەتی هەرێمی کوردستان خزمەتە بە پەیوەندیەکان و ئەوەشی حکوومەتی کار خزمەتە بە خەڵقی کوردستان بێگومان بۆ دۆخی ئێستا بۆ ژینگەی سیاسی ئێستا بۆ ئەو گۆڕانکارانی کە لە ناوچەکان ڕوەدەن هەرێمی کوردستان لە سەر ئاستی هێزی نەرم و ڕق دەبێت لەسەر کامیان زیاتر ئیش بکات ئەمەش دیسان پرسیارێکی زۆر گرنگە ئێمە هێزی پێشمەرگەمان هەیە ئەمە شانازی بە هێزی پێشمەرگەوەکەین بە درێژایی مێژوو نزیک بە تایبەتی کوردستانیان پاراستووە بەرگریانم خاکە کردووە بەڵام ئێمە نابێت تەنها ئەمە بەشێکە لە هێزی ڕقیە ئەو کە پێی دەوترێت هارد پاور ئێمە بەتەنیا ناتوانین و هیچ وڵاتێکیش نەک ئێمە ناتوانێت بەتەنیا اعتماد بکات لەسەر یا پشت بە هێزی ڕاو بەستێت بۆیە پێویستە ئێمە زیاتر وەکو هەرێمی کوردستان سوود لە هێزی نەرم وەربگرین هێزی نەرمی ئێمە بە تایبەتی هێزی ئابووریە هی هەزی هەموو وڵاتێک بێگومان بەشێکە لە ئابووری بەشێکە لە هێزی نەرم و ناحەی کەڵتوری بەشێکە لە هێزی نەرم و چەسپاندن و قوڕکردنەوەی سیستەمی سیاسی دیموکراسی لە وڵات و لە هەرێمی ئێمە
بەشێکە لە هێزی نەرمی ئێمە و ڕێزگرتن لەو بەها هاوبەشانی کە هەمانە لەگەڵ دنیای دەرەوە لەگەڵ دنیای پێشکەوتوو دیموکرات بەشێکە لە هێزی نەرمی ئێمە پێویستە گرنگی بەمانە بدێت پێویستە زیاتر قوڵ بینەوە لەو بارانەدا بۆ نمونە ڕێزگرتن لە مافی ئافرەت و پێدانی ڕۆڵی زیاتر بە ئافرەت لەناو کۆمەلگای ئێمان ئەمانە هەموو بەشێکن لەو هێزەی کە پێیان دەوترێ هێزی فیدباکی ئەم جۆرە لە هێزی نەرم کە هەرێمی کوردستان پێڕەوی دەکات لە دنیای دەرەوە وەرتان گرتوێتەوە کە دەرەنجامەکەی چی بووە؟ بەڵێ زۆر بەڕاشکاوی ئێستا کە باسی ڕێزگرتن لە ئاینی جیاواز ئەکرێت بۆ نمونە و کە باسی ئەوەی کە پێدەوترێت سێکولەریزم چونکە سیستەمی سیاسی ئێمە سێکولەرە سیاست و ئاینی جیا کردوێتەوە ئەمە بەلایەنەوە زۆر گرنگە و کاتێک ئێمە هەندێک جار دەستکاری هەندێک لە یاسا مەدەنیەکانەکەین بۆ بەرژەوەندی ئافرەت ئەمە زۆر جاران بەلاوە گرنگە و ئازادی ئاینی و ئازادی نەتەوە جیاوازەکان کە لە هەرێمی کوردستانەژین زۆر بەلایەنەوە گرنگەوە لە زۆر جاریش باسیەکەن بۆ ئەوەی ئەم دوو هێزە لە شوێن و جێگەی خۆی بەکار بهێندێت تا چەند پێویستی بەوەیە کە دەستگای حکومڕانی باشی بۆ دروست بکرێت کاک هۆشیار حکومڕانی باش بۆ هەموو وڵاتێک پێویستە و هیچ وڵاتێکیش نییە کە لە پرۆسی حکومڕانی خۆیان تووشی هەڵە نەبێت لە پرۆسی حکومڕانی خۆیان کەم و کوڕی نەبێت هەموو وڵاتەکان پێشکەوتووترین وڵات ڕەنگە ئێستا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بێت بنیمە بە تایبەتی سەردەمی حکومی سەرۆک ترامپ بەڵام مرجەوەیە کە نێڕین ئەو هەڵە و کەم و کوڕیانە دووبار و چەند بارەوتنەوە پێویستە ئێمە سوود لە توانەکانی خۆماوەرگرین سوود لە توانای خەڵکی خۆماوەرگرین خەڵکی ئێمە بەتوانان خەڵکی هەرێمی کوردستان هاوڵاتیانی هەرێمی کوردستان کەسانی بەتوانان بۆ نمونە بەشێکی زۆر لەو کادیرە پێشکەوتوانی لە وڵاتێکی و بریتانیا هەیە بە تایبەتی لە بواری پزیشکی کوردن هەر ئەو دکتۆریە کە لێرە دکتۆر بە ڕەنگە نەیتوانی بە زۆر ڕۆڵ ببینێ بەڵام کەچێ دەرەوە ڕۆڵێکی زیاتر دیارە لە بەرچاوەکە ئەمە کەسێکی سەرکەوتووە لە باری خۆیان لەبەرەوە ئەمە دائیمە پێویستمان بە مڕاجعەی خۆمان هەیە دائیمە پێویستمان وەیە بە خۆمانە بچینەوە لەکوێدا کەم و کوڕیمان هەبووە لەکوێدا هەڵەمان کردووە ئەو کەم و کوڕی و هەڵانە دووبارە نەکەینەوە و لە خەڵکی ترۆ فێربین یعنی بە تایبەتی دنیای ئەمڕۆ دنیای جاران نییە دنیای تەکنۆلۆژیە دنیای سا لەگەڵ برادرێک لەم ڕۆژانە باسمانە کرد ئێستا ئەوەی کە باوە لە دنیا پێدەوترێت ئارتیفیشەل ئینتەلیجنس یا سایبەر وۆر سایبەر ئەنی دنیا پێشکەوتووە ئەدوانی بە ئاسانی لەگەڵ کەسێک لە ئەمریکا لە ڕێگەی واسەپ و لە ڕێگەی ئەو ئامرازانەی کە هەیە قسە بکەی کۆبیتەوە پێویستە سوود لەم تەکنۆلۆژیانەوە هەرێمی کوردستان توانیمانە سوود لە باشین بەنی پێشکەوتوین بەڵام تمۆحی ئێمە من لە بیر مەجارێک جەنابی سەرۆک مەسعود بارزانی وتی ئەگەر خەڵقی تر 7 ساعەتیش با دەبێ ئەمە بە 14 ساعەتیش یعنی ئەگەر هاوڵاتی وڵاتێکی تر 7 ساعەت و نیو ئیژەکە کە بە شێوەیەکی فەرمی لە زۆربەی وڵاتەکانە ئەمە بێت 10 ساعەتیش بکەین 12 ساعەتیش بکەین چونکە زۆر مێژوو غەدری لێ کردوین زۆر دواکەوتوین ئەگەر زۆر خۆمان هیلاک نەکەین ناگەینەوە بە خەڵقی تر لەبەرەوە پێویستمان بە خۆ هیلاکردن هەیە پێویستمان بە ئیشی زیاتر هەیە پێویستمان بە یەکێکی و تەبایی هەیە پێویستمان بە حکومڕانێکی باشتر هەیە پێویستمان بەوەیە کە ڕێز لە موئەسەساتێک بگرین کە خۆمان دروستمان کردووە خۆمان دامەمزرانن ئەمانە هەمووی ئەبنە هۆی پێشکەوتنی ئێمە ڕاستە مەسەر هەندێک کێشەمان هەیە ئەمە لەسەر دەریان نین ئەمە ڕەنگە پێدەوترێت لە ڕووی جوگرافیەوە داخراوین ئێمە بەڵام ئەوە بێگومان کێشە و گرفتی دروست کردووە بەڵام نمونەی وڵاتی تر هەیە کە هەمان شێوەی ئێمە داخراون بەڵام پێشش کەوتون نەبووە تا ئەرقا لەو ڕێگر و کۆسپێکی گەورە لە ڕێگەی پێشکەوتنیان ئێمە دەبێ خۆمان وەکو خۆمان پشت بە خۆمان بەستین زۆر گرنگە ئێمە داوای هاوکاری لە هاوکارەکانمانەکەین لە هاوپەیمانەکانمانەکەین هاوپەیمانی ئێمە چونکە دنیا تێڵکێشە هیچ وڵاتێک ناتوانێت بە تەنیا بە تایبەتی لە سەردەمی ئێستا کۆمیونیکیشن گلۆبەلایزیشن یا جیهانگیری کە ئێستا ئەمڕۆ هەیە و بەردەوامە هیچ وڵاتێک ناتوانێت بەتەنیا ئێمەش ناتوانین بەتەنیا بژین بەڵام دەبێ پێش ئەوەی یاعتین پشت بە هیچ دەوڵەتێک بەستین پشت بە خەڵکی خۆمان بەستین دەبێت پشت بە خۆمان بەستین
هەرچی دەوڵەتی دنیا هەیە یارمەتیمان بە ئەگەر خۆمان یارمەتی خۆمان نین پشت بە خۆمان نەبستین ناگەینە هیچ شوێنی. ئەفغانستان نمونەیەکی زیندووە، ینی ئەفغانستان نمونەیەکی زیندووە کە نەتیجە هاوپەیمانێکی وەکو ئەمریکا ناچار بوو لە ئەفغانستان بکشێتەوە. لەبەرەوە هاوپەیمانی باشمان هەیە ئێمە، ینی بڕواتان هەبێت ڕەنگە هەندێک دەوڵەت هەیە ئیرەی بە پێگەی هەرێمی کوردستانە بات لە ڕووی پەیوەندی نێودەوڵەتی، لە ڕووی بوونی ئەو ژمارە زۆرەی دۆستان لە دەرەوە هەمان. بۆ نمونە بەزم یا دوێنێ بۆ یا پێری بووسەر و بایدن ئەڵێ پەیوەندیەکانمان هاوکاریەکانمان لەگەڵ هێزە ئەمنیەکانی عێراق و پێشمەرگە و حەسەدە ئەوەی سووریا بەردەوامە بێت. یعنی سەرۆکی شەوکە ئەمریکا ناوی پێشمەرگەی هەنێ بە تایبەتی ئەمە ینی بەڵگەیە، ئەمە دیت بەڵگەیە کە پەیوەندیەکانمان باشەوە پەیوەندیەکانی بابەتێکی حەزەکەم وەڵامەکەی بەڕوونی بۆ بگرم. زۆر جاری عنی باسی پەیوەندیەکانی نێوان هەرێم وڵاتانی دیکە دەکرێت لە نێو خەڵکداوە وا باوەکە ناکری ئەمە عنی هەموو یەکەکانی خۆخینە سەبەتی وڵاتانی دیکەوە دەبێت بە یەک مەسافە لە هەمیانەوە دوور بین. یعنی ئەو هاوکاری هەماهەنگی کە لە ئاسە جیاجەکان بۆ هەرێم هەیە دەکرێت بێنە هاوکاریانە بۆ ماوەیەکی دوورمەوەدا بەردەوام دەبێت، یاخود لەو کاتانەی کە هەرێمی کوردستان پێویستی بە هاوکاری ئەوان هەیە لەو کاتانەدا ئامادە بن دەستی ئێمە بگرن، چونکم لە زۆر خۆناغی مێژوویدا ئەو وڵاتانە پشتیان لە ئێمە کردووە. چۆن لەم نیەتە باشیانی دڵنیا بین؟ ئەوانەی بە تایبەتی لە بواری پەیوەندی دەرەوە یا پەیوەندی نێودەوڵەتی ئیژەکەن ئەبێت زۆر ڕاشکاو من تا ئەو کاتی بەرژەوەندی هاوبەشمان لەگەڵ دنیای دەرەوە هەبێت هاوکاریەکان بەردەوام. هەر کاتێک پەیوەندی هاوبەشەکان بەرژەوەندی هاوبەشەکانمان نەمان هیچ کەسێک هیچ وڵاتێک ئامادە نییە پارەی خۆی خەرج کات کوڕ کچی خۆی بە کوشت ئێمە لەبەر خاتی چاوی ئێمە. بەرژەوەندیە بۆیە پێویستە ئەو بەرژەوەندیانە پارێزی. پێویستە هێزێکی پێشمەرگەی تۆکمە پرچەک پرۆفێشنەڵ دروستکەین، پێویستە ئابروی خۆمان کە دەوت و غازە پێش بخەین، پێویستە بەهاکان کە هاوبەشی لەگەڵ دنیای دەرەوە ئەو بەهانە زیاتر گرنگی پێ بدەین. هەمانە گرنگیمان پێداوە وەکو باسم کرد هەندێک جار لە هەندێک وڵات وەکو نمونە هەرێمی کوردستان باز دەکرێت، بەڵام دیسانەوە ئەمە دەبێت بەردەوام بین، نابێت لە شوێنەکە بۆستین، بە بەردەوامی خەریکی خۆپێشخستنی خۆشنەوە بین بۆی بتوانین لەگەڵ دنیای دەرەوە هیچ نەبێ چێبڕشێ بکەین، چونکە ژیان وایە سنەتی ژیان وایە دەبێت ژیان بەردەوام بێ دەبێت خۆت پێش بخەی بۆی دوانەکەی دەردێڵ لە شەمەرفەرەکە دوانەکەی. هۆشیار وەکو دوایین پرسیار ئەگەر ئەم پەیوەندیانە لە شوێن و لە جێگەی خۆی بەکار نهێنرێت دەگونجێ بە زەرەر و زیان بۆی بەپشکێتەوە؟ ئێمە ئەوەی پەیوەندی بە پارتیەوە هەیە، پەیوەندی بە حکوومەتەوە هەیە. من ئەوەی ئاگادارم پەیوەندیەکان بەشێوی ئاسان نییە، با حەزەکەم ئەو خاڵە زیاد بکەم. ڕاگررتنی باڵانس یا تەوازن حتمما بەسمە پرسە ئەو وەڵامەیە لە پەیوەندیەکانە کارێکی ئاسان نییە. تۆ بۆ نمونە دەوڵەت و وڵاتێکی وەکو کۆماری ئیسلامی ئێران بەنسبەت ئێمەوە گرنگە، دراوسێمانە مێژووی دوو درێژمان بەیەکەوە هەیە. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ ئێمە گرنگە، چونکە ئەگەر ئەوان نەبوایە ڕەنگە ئەو دۆخەی کە ئێستا لە عێراق هاتۆتە پێشەوە نەهاتە پێشەوە، دۆستێکی ئێمەیە. ئەم دوو لایەنە ئەم دوو دەوڵەتە بەرژەوەندی پێچەوانیان هەیە، ئەمانە لەگەڵ یەک ڕێگ نین. هەردووکیشیان تەواژیدان لە هەرێمی کوردستانی، هەردووکیشان لە ئێمە نزیکن، لەبەرەوە گرنگ ئاسان نییە ڕاگررتنی ئەم پەیوەندیانە تەوازن لەو پەیوەندیانە کارێکی ئاسانیە. رووسیا و ئەمریکا بۆ نمونە، چین و ئەمریکا بۆ نمونە، ئەمانە هەموو بەرژەوەندی جیاوازیان هەیە، بەڵام ئێمە پەیوەندیمان لەگەڵ هەمیانە هەیە. هەوڵمان داوە کە بەپێ ئەولویەت کامیان زیاتر بۆ ئێمە گرنگە پەیوەندیەکانمان زیاتر لەگەڵ ئەوان بەهێزتر بکەین. زۆر سپاس بۆ بەڕێزکا کۆشار سیوەیلی ئەندامی سەرکردایەتی پارتی و بەرپرسی مەکتەبی پەیوەندیەکانی دەرەوەی پارتی دیموکراتی کوردستان. سپاس بۆ ئەم دەرفەتەمان دوومان کردیت. دووبارە بەخێر بێت. بینەرانی بەڕێز و خۆشەویست تاوەریکی دیکە و بەرنامەیەکی دیکە بە هیوای تەندروستێکی باش و پابەندبوون بە ڕێنمایە تەندروستەکان.